بینەرانی ئازیز و خۆشەویست، سڵاوێکی گەرمی خوای گەورەتان لێبێ لە ڕۆژی پیرۆزی هەینی، ڕۆژە شاهانەکەی ساڵ. داوای فەڕ و بەرەکەت و میهرەبانی خوای گەورە خوازم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دوور بن لە هەر بەڵا و ناڕەحەتی و موسیبەتێک. درود و سڵاوات و میهرەبانی خوش ئەخوازم بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم، بە ئومێدیەوەی بتوانین هەمومان شوێن کەوتوویەکی ڕاساڵ و ڕازگۆی پەیامەکەی پێغەمبەری پێشەوامان بین صلی الله علیه وسلم. ئازیزان و خۆشەویستانم، بە شێوازێکی نوێ لە بەرنامەی بەفەڕ بەردەوامە بین لەگەڵتاندا لە ڕۆژی پیرۆزی هەینیدا، بە ئومێدەوەی بتوانین بەشێ لە سەرگوزەشتە و ژیان و ماندووبوون و ڕەنج و بە دوای عیلمدا گەڕانی بەشێ لە زانایانی ئاینی کوردستانتان بۆ بگوازینەوە، لەگەڵ ئەوەشدا تیشکێک بهاوێژینە سەر ئەو شتانەی کە ڕۆژانە موسڵمان لە کۆمەڵگەکەدا بەرخوردیان لەگەڵاکە یا ڕوبەڕوویانە بێتەوە، یا پێویستی ئەمڕۆ و ئەم واقعی کوردستان و ژیانی ئەمڕۆی مسلمانانن. ئەمەڵقەی بەرنامەکەم میوانداری زانا و مامۆستای زۆر بەڕێز مامۆستا ئەبوبەکری سدیقی، یەکێک لە زانا دیارەکانی سەرگۆڕەپانی کوردستانمان کردووە. دەمانەوێ هەنگاو بە هەنگاو بەشێ لە ژیان و سەرگوزەشتە و ئەزمموی خوێندنی خۆیمان بۆ باس بکە. پاشتریش لە تەوەری دووەمی بەرنمەکەدا قسە دەکەین لەسەر گرنگی و فەزڵ و پێگەی مرۆڤ و پاراستنی ڕوحی مرۆڤ و کەسایەتی و حرمەتی مرۆڤ و تەندروستی مرۆڤ لە ڕوانگەی ئاینە پیرۆزەکەی خوای گەورە و پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. جنابی مامۆستا بەدڵ بە خێراتتان دەکەم، زۆر سپاس بەوەی دەرفەتەی کە بەیەمەت بەخشی. تاعات و عیبادەتی ڕۆژی هەینیشتان پیرۆز بێ ئینشاءالله. مامۆستا باسەرتا پێم خۆشە جەنابتان وەکو زانایەکی دیار لە کەیەوە دەستان بە خوێندن کردووە، سەرەتایی خوێندنتان ئایا لە حوجرە و خانەقاکانەوە بووە، لە مزگەوتەوە بووە، لای کێ دەستان بە خوێندنی شەرعی و زانستە ئیسلامیەکان کردووە؟ بسم الله الرحمن الرحیم، الحمد لله والصلاة على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم، دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامانە، ئینشەڵڵا بێتە مایەی سوودوەرگرتن بۆ هەموو بیسەران و بۆ هەموو بینەران و بۆ هەموو ئەو کەسانێکەوە ئارەزومەندی زانست و زانیارین، بۆ هەموو ئەو کەسانەی کە پێیان خۆشە لە خزمەت علومی شەرعیدا، لە خزمەت دێڕاساتی ئیسلامیدا سود هەم بە خۆیان بگەێنن بۆ دنیا و قیامەتی خۆیان، و هەم سود بە خەڵکی کوردستان و هەموو ئەو میلەتە کە دائیمەن لەگەڵ علم و علەما و مزگەوت و مەداریس و ئەوانە داژیاوە. پاشان مەسەلە من خوێندنی خۆم ئەلبەتە بە دوو شێواز من خوێندومە. یەکێکیان خوێندنی حوجرە و فەقێتیە، و یەکێکیشان خوێندنی ئەکادیمیە کە هەتا کۆتایی دکتۆرە ئەوانە پێدا ڕۆشتووە. مەسەلەی خوێندنی حوجرەش ئەوەی کەوا بابوو لەو کاتەدا و ئێستاش تەقریبەن هەروایە بە چەند قۆناغێکدا ئێمە خوێندومانە. یەکێکیان قۆناغی ماڵەوە، ئەو کاتە پێیان دەگوت خوێندنی سیپارە و جوزی عەممە و ئەلف و بێ و ئەوانە جا نظامی خوێندنی ئەو کاتە ئەوها بوو بە حونجە دەمان خوێندنی برین پیتەکان، ناساندنی ئەلف و بێ و تا و تێ ئەوانە بە شێوازێکی حونجەیی بوو. بسم الله الرحمن الرحیم، بێیەکە ژێری هەیە، سینەکەی سکوونی هەیە، زەرنەی هەیە، میمەکە ژێری هەیە. بۆ شێوازە فێران دەکردن. من لە دیەکەی خۆمان کە ناوی کانیبیە لە مەنتقەی ناحیە ئاشتی سەر بە قەڵای کۆیە کە پارێزگاکەشمان هەولێرە، ملێ لە دیەکەی خۆمان لە خزمەت باوکم بە ڕەحمەت بێ، ڕەحمەتی خوا لێ بێ، ئەو کاتە مەلای گوندەکەی خۆما بوو و خەڵکی خوێندەواریش کەم بوو. لەوێدا دەستم کرد بە خوێندن. ئەلبەتە ئەو خوێندنەی کە لە ماڵەوە وەکو سیپارە و جوزی عەممە و ئەوانە تقریبەن بەبیرم بێ قورئانم تەواو نەکردبوو، هەر لە ماڵەوە ئەو خوێنانم کردووە لە خزمەت باوکمدا. پاشان
باوکم بەڕەحمەت بێ پێی خۆش بکە من بچم بۆ شاری کۆیە چکە لە شاری کۆیە کۆمەڵێک مەدرسەی زۆری لێ هەبوو تقریبا ئەوەی کە بەبیرم بێ لە 15-16 مزگەوت لە کۆیە مدەڕیسی چاکی لێبوو فەقەی باشی لێبوو مستعید و ئانەی باشی لێبوو جا قۆناغی ئەمە قۆناغی یەکەم قۆناغی دووەم پێیان دەگوت سوختە ئەوە بوو کە بڵێن قورئانی تەوا کردویان لێ کردبوو دەستی دەکرد بە عامیلی جورجانی پاشان عامیلی بەرکەی ئینجا پاشان وەڵحاصڵ هەتا وەکو دەچوویە جامی و کتێبی جامی کە کتێبێک کە شەرحی کافیەیە لەگەڵ کتێبی سیوطی کەوەش کتێبی شێخ عەبدوڕەحمانی سیوطیە هەموو قەواعیدی نەحویە شەرحی ئەلفی ئیبن مالیکە ڕەحمەتی خوان لەبێ هەتا ئەوێ پێیان دەگوت سوختە هەنی هەتا ئەو کاتانە پێیان دەگوت ئەمەش سوختەیە ئەم سوختەیە ئیشی ئەوە بوو کە ئیشی حوزرەیە کرد و خزمەت و مەسەلە ئەو کاتە ئەنواعی شێوازی ئیشکردن هەبوو لە حوزرەکەدا یەکێ لەوانە ئەوە بوو کە دەبوو نان و چێش لە ماڵانەوە بهێنی چونکە ئەو کاتە پێشکەوتن نەبوو بڵێن مەتبەخێک هەبێ و لە حوزرەکە بۆ خۆیان چێش لێنن ئەو شتانە نەبووە نیوەڕۆ و ئێوارە و بەیانیان دەبووسین نان و چێش لە ماڵان بهێنین بە تایبەتی ماڵ دەوڵەمەندەکان بە تایبەتی ئەو ماڵانێک کە خۆیان لەسەر خۆیان نەزەر کردبوو وەقفیان کردبوو کە نانی فەقێ بدەن لە هەموو گەڕەنشێکە پێی دەگوتێ ڕاتبەی فەقێ ئەوە بووە ئەوە ڕاتبەی فەقێ ئەوە بووە ڕاتبەیان دەکرد ڕاتبەی فەقێ ڕەحمەتی خواتیان لەبێ وامانە گوت جا ئەوە ئەو کاتە بۆ شێوازە فەقێ ئیداری دەکرد و بە شێوازێکی زۆر ینی متەواضیعانە بە ژیانێکی کولەمەرگی بە فەقیری بە هەژاری ئەلبەتە خەڵک ئەو کاتە بەگشتی هەر فەقیر بوو ینی من بەبیرم دێ باوکم بەڕەحمەت بێ وەسعی باش نەبوو لەگەڵ ئەوەشە یارمەتی منیشی هەر دەکرد بۆی کا بخوێنم جا ئەوە لەوێ دوایی پاشان معهەدی ئیسلامی هەبوو هەر لە کۆی معهەدی ئیسلامی کرایەوە ئەوقاف کردێەوە ئەمەدایچێن ئەو معهەدەوە جا پاشان ئەو قۆناغە دوایی تقریبا چەند ساڵێک من لە کۆی دوایی لە دەیەکی خۆمان ماوەسە مەلا سابیر هەبوو ڕەحمەتی خوا لەبێ پار وفاتی کرد خەرچی مەنتقەی گەرمیان بوو هاتە دەیەکی ئێمەوە پێما بێ لە ساڵی 68 بووە تاریخەکەشی بە دەقیقی نازانم بەڵام وەکو پیا بە تەمەنەکان باسی دەکەن وا بووە هاتە دەیەکەمان ئتمش گەڕامەوە لە هەفتاوە دەست کرد بە خوێندن لە خزمەت ماوەسە مەلا سابیر نزیکەی 3-4 ساڵ لە دەیەکی خۆمان کۆمەڵێک فەقێمان هەبوو کامەلە عەلیمان هەبوو کە ئێستا لە کۆی ئیمام خەتیبە ئەو فەقێ بوو بە یەکەوە بووین کامەلە عوسمان خزمی خۆم بوو کاک عەلێکمان هەبوو کاک ئەنوەرێکمان ئەنوەرمان هەبوو کوڕی حاج جەلاغا ئەویش فەقێ بوو کۆمەڵێک دیکەی ئەوە خوێنمان لەوێ تاوەکو 3 ساڵ تقریبا من هەر لەو دەیەی خۆمان خوێندنم کرد ئەنجا پاشان باوکم بەڕەحمەت بێ بۆ خۆشم حەزم لێ بوو بچم زیاتر بە شوێن عیلما بگەڕم چکە من وا مەزانی کە بیستە بووم زاناکان ئەوانەی کە زۆر علمی گەورەیان بەدەستێنا علمی فراوان بەدەستێناوە گەڕاون لە شوێنان ئێتەوە ئەوە بوو لە ڕێگەی چەند فەقێ و تەلەبەی ڕەفیقی خۆم دەی خدران هەبوو دەی خدران کە ئێستا ناحیەیە لە بیتوێن ماوەسە مەلا عومەری لێ بوو ماوەسە مەلا عومەر مەلایەکی گەورە بوو زۆر عالمێکی گەورە بوو کە چوومە ئەوێ زۆر فەقێ لێ بوو بە 1000 حاڵ جێم بوو یعنی حوجرەیەکی گەورە بوو بەڵام فەقێ و تەلەبە و ئەوانەی زۆر لێ بوو دەیەکی فراوان بوو دەیەکی گەورە بوو لەوێ دەستم کرد بە خوێندن بەس من هێشتا هەر بڵێم پلەی سوختایەتیم هەبوو بەڵام ماوەسە مەلا عومەر بەڕەحمەت بێ ئەنجا هەر شتێکی نازانم شتێکی خوایی بوو وتی من کاکە من خۆم دەرسی پێڵ لەگەڵ مستعید دەکەن جا قۆناغی دووەم پێیان دەگوم مستعیدی ئەوە بوو کە جامی و سویتی ئەوانەی بخوێندا سەر بکەوتایە زیاتر یعنی بڵین ناوەڕاستی لە ناوەڕاستی خوێندندا بووایە پێیان دەگوت ئەوە مستعیدە مستعید ئەوە بوو ئیشی حوجرەی نەدەکرد ڕاتە بۆ ئەوشتانەی دەدەکرد زیاتر خەریکی دەرس و تەدریس و بۆ فەقێ بچکۆڵەکان کە سوختە بوون خەریکی دەرسی ئەوانە بوو یانی لە لای مامۆساش دەرسی دەخوێن ئیتر ئێوە هەبوو مەسەڵەن مامۆسای وامان هەبوو ڕۆژ بەیانی هەتا ئێوە هەردەسێ گوتەوە فەقێی وا هەبوو ڕۆژ ینی 6 ساعت هەر دەرسی خوێندووە هەر دەرسی گوتوێتەوە نەدە پەژا بۆ ئیشی تر وەڵحاصڵ لەوێ تقریبا ساڵێک 2 ساڵ لەوێ ژمامەوە ئەنجا چووم بۆ چاوەڕنا لە چاوەڕنا ماوەسە مەلا محەممەد یادی بەخێر بێ کە ئێستا هەر ماوەسا ماوە ئیمام خەتیبی ئەوێ بوو ئێستاش هەر وابزانم ئێستا خانەنشین کراوە مەلایەکی گەورە بوو ماوەسایەکی زانایەکی گەورە بەڕاستی ئیسفادەی باشمان کرد
لەگەڵ شێ لەگەڵ مامۆستا مەلا مەغدیدی شەهید کە شەهید کرا من و ئەو لەگەڵ مامۆستایەکی دیکە ئێمە مستعید بوون ئەو کاتێ من بووم بە مستعید ئێمە کۆمەڵە فەقێمان هەبوو لە ئەنواعی علمەکان دەیان خوێن فەقێکان ئێمەش خۆشمان ئێتر لە سەروی سوێتی و ئەمانەوە دەستمان پێکرد دەمان خوێن لێ لە خزمەت ئەودا پاشان ئەمە بوو بە هەتا ئەوە بوو بە ساڵی 74 ئەوە بوو 11 ئازار هات بەسەرا ئیتر هەرچی مەلا و فەقێ و ئەمانە بوو لە کۆیەوە هاتن پێدا هاتن مەنتیقیان چۆر کرد ئێمەش بە هەماشەوە منیش لەگەڵیان ڕۆیشتم ڕۆیشتین بە بیرم دێ چین بۆ وەرتێ مامۆستا مەلا محەممەد بوو مامۆستا مەلا محەممەدی محەممەد قادریان پێدەبوت ئێستا مامۆستا هەرماوە لە هەولێرە ئەلحەمدولە تەمەنێکی دوور و درێژ و گەورەی هەیە مەلایەکی چاکە ئێستا وازام لێ لژنەی فتواشە لەوێ ئەچوومە خزمەت ئەو لەگەڵ کۆمەڵێک فەقەی دیکە جا وەرتێ لە ناو وەرتێ نەبووین ئێمە لە من شاخی کارۆخی پێیان دەگوت هەواریان پێدەگوت ئەو کاتە هەواران بوو شوێنێکی خۆش بوو زۆر فێنک بوو بەو سلەی هاوینە بڕا بکە جاریوە سەرمامانە بوو یانی چکە شاخەکە زۆر شاخێکی بەرز بوو لە مقابلی قندیلەوە بوو وەڵحاصل لەوێش ماوەی تەقریبەن ساڵێک شتێکی ئاوا لەوێ ماینەوە دوای حکومەتی عێراقی تەنگی بۆ مەنتیقانە هەڵچنی لە لای ڕانێەوە هاتە پێشەوە لە لای ڕەواندزەوە هاتە پێش کاتێکمان زانی ئەو دێی وەرتێشیدا بەر تەیارە لێیدا مامۆستا برایەکی شەهید بوو خەڵکێکی زۆر لەوێ شەهید بوون ئێمەش پەرتەوازە بووین ڕۆیشتین ئێمان بەجێهێشت سوین من ڕۆیشتم چوون بۆ ئابەڕێکەوتم لە ڕێگەی کاتی خۆی مەسەولە من مامۆستا عەبدوڕەحمانی بینی بوو مامۆستا عەبدوڕەحمانی ئەوەی بڵێن خەڵکی مەنتیقەی میرزا ڕۆستەم بوو مامۆستا مەلا عەبدوڕەحمان مامۆستایەکی گەورە بوو بینی بووم لە سەفەرێک لە چۆمان و حاجی ئۆمەران وتی ئێمە لە مەنتیقەی سەردەبەر تەماین مەعهەد بکەینەوە مەدرسە بکەینەوە بۆ هەموو ئەو فەقیانی کە لە کوردستان لیان شێواوە خەریکی خوێندن ئیتر ناچار من ڕۆیشتم بە بناری قەندیلا تقریبەن 4 شەو 4 ڕۆژ ڕۆیشتم تەمەن هیچ نەبوو یانی نە سەیارە هەبوو نە وڵاغ هەبوو نە هیچ شتێک هەبوو بە تاقی تەنیا نە شارەزا ڕۆیشتم هەتا گەیشتینە سەردەشت لەگەڵ ئەم هەموو ماندوو بوون و زەحمەت و نەبوونی و ئێش و ئازاری کە لە حوجرە و لە فەقێت یا بەسەرتانە هاتووە مەبەستمەوەیە ئەو هۆکارە چی بوو کە بەردەوامی پێدان ینی بۆ منە زۆر جار مرۆڤ لە کاروبارە دنیایەکانە کە مەشەقەت و ناڕەحەتێکی توژە بێ ئیدی سار دەبێتەوە وازێنێ بەڵام ئەوەی کە زانایانی ئێمە کردویانە لە ماندوو بوون لە وەرگرتنی زانست و گەڕان بە شار و دێهاتەکانی کوردستانە بەڵام لەگەڵەوەشدا هەر بەردەوام بوون و هەر بەردەوام بوون و کۆڵیان نەداوە ئەم هۆکارە ئەم نهێنیە چی بووە کە بەردەوامی بەوە داوە دووشت یەکێکیان دینداری خەڵکەکە بوو مەسەلاوانێک کە خاوەنی ئەو ئەولادانە بوون بە دین بوون ئیلا بالله حەزیان دەکەم منەوە لە سەرەتا واسم نەکرد من باوکم بە ڕەحمەت بێمە 5 برابووین ئێستا ئیشێکمان نەماوە ڕەحمەتی خوای لێ بێ باوکم هەموو جار دەیگوت بە ئەوەدا دەنیشتین لە ماڵەوە دەی فەرموو من وعدەم داوە بەخوای تەعالا بەخوای پەروەردگار کە کوڕێکم ئەبێ بکەم بە مەلا ئەوە عەلی و عوسمان و عومەرم لە کیست و ئەوان گەورە بوون ئێستا 2 نەفەر ماون ئەبوبەکر و حوسێن ئێتر لێرەدا دواییش باوکم بە ڕەحمەت بێ گوتی وەڵی ئەوەی کە هەرچی دیقەتە دەمێ بەلای منەوە ئەبوبەکر لە هەمیان زیرەکتر و ئەوە حەزی لە خوێندن و ئەمانەی ئیتر منی هەڵبژاویتی ئیلا بێ بۆ خوێندن ئەوە مەبەستم یانی دووشت بی یەکێکیان دینداری خەڵکەکە ئارزومەندی دینەکە و پێگەیاندنی ئەولادەکانیان لە ڕێگەی دینەوە چکە کاتە زۆر مەکتەب و خوێندن ئەوانە باوی نەبوو مامۆستا ریاض زۆر باوی نەبوو خەڵک حەزی دەکریانی ئەولادەکانی خوێندەوار بێ فێری قورئان بێ جا خوێندنی ئەو کاتەش ینی مەلاکەم هەبوو و ئەم خوێندەوارێ بە قووە نەبوو بۆ شێوازە ئیلا دەبوو بچیتە مەثەڵ حوجرەیەکەوە بچی بۆ حوجرە مثلا من باوکم بە ڕەحمەت من مەلاش بوو لە هەمان کاتە فەلاحیش بوو لە لێیەکی خۆماندا جا ئەگەر ئەوە بوو یەکەم دوو ئێمە خۆمان
الحەمدلله ینی زۆر ئارەزومەندی علم بوون ینی بەحەقەت سەیری کردووە لەو هەموو ئاڵۆز و باڵۆزی کە تووشی کوردستان هاتبوو ئەوە لەلایەکەوە ینی شەڕی زمانی مەلا مەستەفا شەڕی لە شۆڕشی ئەیلول و ئەوانە ئەو هەموو شەڕ و هەلاهۆریا و تەیارە و دەربەدەری و ئێمە لەو وەرتەیە بووین ماوەسا ریاض دایمەن تیارە دەهات دایمەن نرکە و ناڵەی تۆپ و تەیارە و بەسم و ڕەزم و شەڕ و بگرەوە بەردە و لەگەڵ ئەوە شاوازمان لێ نەهێنا لەخوا بەزێت من بە تایبەتی بۆ خۆم ینی ئەو هەموو دەردی سەری و برسێتی و فەقیری 6 مانگ نەچووم بۆ ماڵی باوکم بەبیرم دێ بڕا بفەرم و پێڵاوەکانم دەڕابوو پارەم نەبوو کە بسم پێڵایە بکڕم ئاوا بۆ شێوازە جا سەفەرێک دوا ئەوە کە من گەیشتمە سەردەشت لەوێ پیان گوتیان دیسان هێشتا 2 مانگ کە لەوێ مامەوە ینی من 6 مانگ نەچووم بۆ ماڵی باوکم دوای کە ڕۆیشتمەوە بە 3 ڕۆژتر ئەنجا چوومەتەوە لای ماڵی باوکم منتقەی کۆیە کە چوومەوە جا من نەمبینی بوو کە ئینسان لە خۆشییا بگریە باوکم بە ڕەحمەت لەگەڵ دایکما کە ئێستا هیچیان نەماون لە خۆشییا هەردووچیان کە منیان بینی دەستیان کرد بە گریان لە خۆشی 6 مانگ دوورکەوتنەوە لەما تەمان ینی ئەنواعی ئەو کاتە نە بایل هەبوو نە ڕادیۆ نە هیچ ینی نە وەڵحاصڵ نە تەلەفۆنێ شتانە هیچی ئەو مەسائلانە نەبوو خەڵکی نازناوی سەدیقیە چییە کاڵێن سەدیقەکە ماینێکی حەرەکی بوو کات خۆیمە کە چوینە دەستمان کرد بەم حەرەکەتە ماوەسش محەممەد بەرزنجی ڕەحمەتخوا لێبێ ئێمە سەفەرمان دەکرد بۆ ناو ئەو بەرادەرانی شیعە و مؤتەمەرات و ئەنواعی سمینار و تەرتیبات و ئەمانە من لە خزمەتی زۆر دەگەڕام لە خزمەت شەم محەممەد ئەویش فەرمووی ئەم برادەرانی شیعە هەندێکیان ئەبوبەکریان هەر خۆش ناوێ جا ئەبوبەکر سەدیقیش ئەوە ناسناوی ئەبوبەکر سەدیقە باتر ئەم سەدیقەت پێوە بێ ئەوەی کە خۆشی دەی باز زیاتر خۆشی بێ کە خۆشیشی ناوێ هەر باوا بانگت بکە بۆی زیاتر ینی لەلای ئابڕستر بێ وەرحاڵ ئەوە دوایی من تەمان لەوێ لەو منتقەی ئەوێش ماینەوە هەتاوەکو ساڵی هەتا ئاش بەتاڵەکە هەتا 75 ئەنجا هاتینەوە لەو منتیقەی پشدەرم تەمان لێ دەمخێن چوومە دەیەک هێرۆ و بێموش و ئەوانە لە ماڵێک بووم زیاتر لە ماڵی مام حاجی ڕەسوڵ ڕەحمەتی خوای لێ بێ بەڕاستی زۆر ڕێزیان لێگرتم ئەو کاتە مامۆستاکەم مەلایەکی چاک بووم مەلا عەبدوڵڵا بەڵام حوزرەی نەبوو ناچار من گوتیان پێیان خۆش بکە من لێ بخوێنم چەندەها تەلەبەی تریشی هەبوو بەڵام هەرێکە لە ماڵی خوانەوە دەیان خوێن دوای هەتاوەکو ئاش بەتاڵەکە لە ئاش بەتاڵەکە من لەو منتیقەیە بە خزم ماوەسەم لە حسین دەشتەیی گەیشتم ماوەسەم لە حسین دەشتەیی کە مامۆستایەکی زۆر گەورە بوو لەم شارە لە مزگەوتی مەولەوی بوو ئاخر قوتابی بەندە بوو وفاتی کرد ماوەسە مەلا محەممەدی لە پێش منەوە ئیجازەی لێ وەرگرت بە زووتر یعنی ماوەسە مەلا محەممەد هێزکە لەوانەیە 70 تەلەبەی پێگەیاندی بێ هەموو ئەوە الحەمدلله ینی دوای لە ئاخریان ڕۆڵێکی گەوریان هەبوو مەلای چاک بوو ماوەسەم لە حسین ئەوە مەلای چاک بوو مەلایکی گەورە بوو وەڵحاصڵ دوای من هاتم بۆ ئێرە ساڵی لە 75ەوە 76 ئەوانە هاتم بۆ ئەم شاری سلێمانی هاتمە خزمەت ماوەسەم لە حسێن تقریبا هەتا کۆتایی خوێندنم زیاتر لە خزمەت ماوەسەم لە حسێنە خوێندومە خوێندنی مەلایەتی هەتا کۆتایی جەمع الجەوامی کە ئەوە کۆتایی خوێندنی مەلایەتیە دەستی کە ئیجازەی مەلایەتی دووە ماوەسەم لە حسێن بەشێکی تریش هەر ئەو خوێنانە کردومە لە خزمەت ماوەسەم لە عوسمانی خۆمان 2 ساڵ لە خزمەتی بووم ئەویش دیسان دەستم پێکردەوە بۆ تەئکیدی ینی زیاتر خوێندنەکە عیلمەکە 2 ساڵ لە خزمەت ئەویش هابووم ئەویش بە هەمان شێوە خوێنەکانم تقریبا تەواو کرد هەموو مەسموانێکە ینی بڵین بۆیتم تقریبا چونکە من کات خۆی بە وردی هەموو لە لای ماوەسەم لە حسێن ئەو خوێنانەم کردبوو لای ماوەسەم لە عوسمان ئەوەی ڕوت و ئەقلامەکانە وەکو مەسەلا مختصەر و جەمع الجەوامی و لب الأصول و ئەو کتێبانێکەوە لە مەلاتی کتێبی عومدە نەخوێندرێ ماوەساش عینەن بە هەمان شێوە ئیجازەی پێدام و وەکو دەڵێ بە سەعادەتمەند بووم بە ئیجازە پێدانی ماوەسەم لە عوسمان هەزار ڕەحمەتی خوا لێ بێ کاتەم ئیجازەی ئەو دوو مامۆستایەمە بوو پاشان خوێندنی ئەکادیمیشم مامۆستا من کە هاتمەوە هەڵەبجە دەستم پێ کرد هەر لە وەکو دەڵێ ثانەوی و ئەوانە دەستم پێ کرد الحەمدلله مەدرسەی هینە بوو دیراساتی ئیسلامی ئەوەم تەواو کرد جا هاتم لە سلێمان لێرە ئیمتیحانم کرد پاشان من تەمان مدیری مەدرسەی عەبدولعەزیز بووم لە هەڵەبجە نەمدەتوانی بە شێوازێکی ئەوە دەناوەردەگیرام لە هەموو شارەکان هەوڵمدا لە ڕێگەی کارلوقمانمان هەیە کارلوقمانی حاجی حوسێن لە سووریا تەقدیمی کرد چەند تەلەبەیەک بووین
دەورەی کراوە لەوێ دوای لە دوا دەورەکە چوین لەوێ تەقدیممان کرد لە کولی داوا لە مجەمعی ئەبی نۆر لە دیمیشقا 4 ساڵ لەوێ ئەلحەمدولیلا خوێندم و شادەی بەکالۆسەکەم بەکارهێنا بەدەست هێنا و پاشان ئەنجا چوون بۆ سودان بۆ ماستەر و پاشان لە ساڵی 2012 هەتا 2014 ماسارەکەم بەدەستهێنا لە 2014 تەقدیم کرد بە دکتۆرا هەتا 2019 کە پار بوو دکتۆراکەشم مناقەشان کردم هەر لە خۆرتۆم لە وڵاتی سوودان. ماستەر و دکتۆراکەت لە چیا بوو؟ ماستەرەکەم تەمان من زیاتر لە سووریا لە کولی دعوە خوێندبوو، اختصاصم دعوە و ثەقافە بوو، لەوێش هەر عین البەهماشێ و اختصاصی ناگۆڕن، هەر لە ماستەرەکەم هەر دەربارەی دعوە ثەقافە بوو بۆ منهەجی ئینسانی داعی لە کوردستاندا، منهەجی ئینسانی داعی. دیارە ماستەرەکەم من کۆمەڵشتی زۆر گەورەی تێدا هەیە کە زۆر خۆم پێوە ماندوو کردووە 400 سەرچاوە بەکارهێناوە. یەکێ لەوانە باسی مەقاسیدی شەریعەیە، یەکێ لەوانە باسی ئینسانی داعیە، یەکێ لەوانە باسی ڕۆڵی مامۆستاکان و عولەما و حوزرە و کەناڵەکان لە کوردستانە ڕۆڵیان چییە، ئەوانەم هەموو تێدا باس کردووە. یەکێ لەوانە بە وردی باسی داوام کردە، داوە ثەقافە. زۆر باش مامۆستا بگەڕێنەوە بۆ سەردەمی فەقیهەتیت و گەڕانت بە ناوچە جیاوازەکانی کوردستانە. زۆر جار لە ئێستادا خەڵک گلەیی ئەوە کە دەڵێ دینداری وەکو جاران نەماوە، خەڵک وەکو جاران دیندار نەماوە، خەڵک وەکو جاران ڕێژەیەکی زۆری دیندارمان نیە. بەڵام هەستەکەین ئەمە جۆرێ لە بێویژدانیە بەرامبەر بەو جوڵانەوە و بێداری کە ئێستا کوردستان و جیهانی ئیسلامی تێکەوتوانی من وا مەزەندە دەکەم. ئەوە چێ لە هەفتاکانە ژمارەی نوێژخوێن لە گوندێکە لە شارێکە بە پەنجەی دەست ژمێرابێ، بوونی مزگەوت بە پەنجەی دەست ژمێراوە لە سلێمانی مەلا لە گوندەکان. ئەنی زۆر جار گوندەکان لەوە چێ مزگەوتی نەبوو بێ، ئەگە مزگەوت شێو بێ بێمەلا بووە، ئەگە مەلا شێو بێ لەوە چێ نوێژخوێنی زۆر کەم بوو بێ. مەبەستمەوەیە ئایا هۆشیاری خەڵک بەدەمەوە هاتنی خەڵک لە هەفتاکانە لە هەشتاکانە بەو جۆرەی ئێستا بەربڵاو بۆ ینی مەبەستمەوەی ئەم ڕابوو لە ئیسلامی کە ئێستا هەیە و خەڵک بێداریەکی زۆری هەیە و الحەمدولیلا گەنج و پیر بە تێکرا ڕوو لە مزگەوتەکانەکەن و خەڵک پەرست و عیبادەتەکانەکەن لە هەفتاکانیش وا بووە کە ئێمە ئێستا گلەی پێم بڵێن دیندار کەم بووەتەوە و خەڵکی نوێژ خوێن و ڕوو لە خوا کەمتر بووەتەوە. زۆر بە تاکید پرسیارێکی زۆر جوانە و پێویستی بە وەڵامێکی وەکو دەڵێ وردەکاری هەیە. ئەلبەتە ئەوەندەی کە من بۆ چوونی خۆم یعنی مامۆستا ریاض ئەو کاتانە لەگەڵ ئێستا مواسەفاتەکەی ئەوە بوو خەڵک فیترەتێکی پاکی هەبوو، نەیدەزانی مەسەلا ئەم ئەفکارانەی کە لە وڵاتانی زلهێزەکانەوە لە رووسیاوە هاتە ناو کوردستان خەڵک ئەوانەی بەساکی نەدەزانی، خەڵک فیترەتێکی پاکی هەبوو یانی دینداریەک و بڕوا بەخوا و بە پێغەمبەری ئیسلام و سەڵەم بە دینی ئیسلام و خەڵک ئەو فیترەتە پاکەی هەبوو. بەڵام ئەو دینداریە و خەڵک مەراقی بێ مەسەلا بڵێن لە هەموو دیهاتەکان مەلای هەبێ و ئەم شێوازە نەخێر ئەو شتە نەبووە. بەڕاستی ئەم لەعو بانگاوازێکی ئێستا هەیە، ئەم دیندارێکی ئێستا هەیە، ئەم هەموو مزگەوتێکی ئێستا هەیە، ئەم هەموو مەلایەکی ئێستا هەیە، ئەو مستەنتەر و ئەو هەموو مەدرسە و مەدارس و جامیعات و شتانێکی ئێستا هەیە بەحەقەت ئەو کاتە نەبووە. بەڕاستی ئەوەش هەمووی فەضڵەکەی بۆ چێ دەگەڕێتەوە؟ بۆ بێداری ئیسلامیە، بۆ حرەکاتە ئیسلامیە کە کراوە، ئەو فکرە جوانی ئیسلامی کە هاتە ناو خەڵکەوە، خەڵکی ئاگادار کردەوە، خەڵکی ئاگادار کردەوە کە بەڕاستی ئیسلام پێویستی بە حرەکەتە، ئیسلام پێویستی بە وەرچەرخانە، ئیسلام هەر نابێت لە جێی خۆی بوەستێت، چکە هەر شتێک ئاوڕا ناوەستێ، ئیسلامی بەڕاستی هەر ناوەستێ. ئیسلام دایمەن خۆی تازە دەکاتەوە، ئەبێ تازە بێتەوە، ئەبێ نوێ بکرێتەوە، سنەتەکانی پێغەمبەر ئاسڵ بێ تازە بکرێن، نوێ بکرێنەوە. بەڵام ئەو کاتە مواسەفاتی ئەو کاتە لەگەڵ ئێستا ئەو خەڵک فیترەتێکی پاکی هەبوو. بەس ئێستا خەڵک ئێستا تەمە زیاتر هامەشەی مزگەوت و هەتا نەگیانی من بەبیرم لێ بڕوا ناکەم لە سەدی هاتە شوێنی ینی ئافرەتێک نەچێتە مزگەوت و هەر نەیزانێ مزگەوت چییە و خەڵکێکەش ئەگەر ڕەمەزانە زیاتر ینی هامەشەی مزگەوتیان کردبێ، خەڵک هەموو سەرقاڵی فەقیری و داماوی و دەروێنە و وەڵحاس وەزعێکی ناخۆش و فەقیری و هەژاریس ینی باڵی کێشا بەسەر هەموو خەڵکە. بەس ئێستا الحەمدولillah هەم خەڵک دەوڵەمەندە تەقریبەن تا ڕادەیەک و ئێستا هەتا ڕادەیەکی ینی خەڵکێکی زۆر زیاتر لە ئیسلام زیاتر حاڵی بووە،
بە تایبەتی گەنجەکان وتانە سەیرێکی گەنجی ئێستا لەگەڵ گەنجی ئەو کاتە زۆر فەرقی هەبوو مامۆستا ئێستا الحەمدوللا خەڵک ینی بە تایبەتی گەنج دەزانە کە ئیسلام چییە و کوفر چییە شرک چییە عەقیدە چییە بنەماکانی یعنی معلومات و زانیاریەکی زۆر گەورە بڵاو بۆتەوە تۆسێک ئەوم کەناڵە ئەو مەڕادوێ ئەو هەموو کەناڵە ئەو مامەسا ئەو خەتیبە گەورانە مەسە بۆن مێسا خەتیبێک کە وتارێکی جوان دەخوێنێتەوە هەموو کوردستانی زانێ لە ڕێگەی کەناڵەکانەوە لە ڕێگەی فەیسبووکەوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە ڕێگەی ئەوە مەسە ئێستا بۆ نمونە رادیۆی سونە دەچێتە هەموو دنیا دەچێتە هەموو دنیاوە مامەسا مەسەلا من لەو ڕۆژانە فتوایەکم دابوو لەسەر قەزیی ئافرەتی شیردەر و حامیلە من ئاگام تەمەن لەوە نەبوو کە ئەمە بڵاوبۆتەوە هەموو فتوایەکی بڵێن زانانی ئێستا کە دیراسەتێکە بە تایبەتی یوسف قەرڵاوی ڕەحمەتی خوا لێبێ ئەو فتوایی ئیثارە کردووە و لە کتێبەکان نووسراوەتەوە خەڵک ینی فتوای لەسەر دەدا من باسی ئەوەم کرد مەبەستم یانی ئەمڕۆ ئەو هایە بەڵام یەکشت فەرقی هەیە ئێستا بۆ نمونە ئەومە دینداری هەیە ئەو هەموو شتە جوانە هەیە بەڵام سەیرەکەی کابرا لەم لاوە مەسە دێتە مزگەوت بەس فکرەکەی لەوانەیە فکرێکی شوعی هەبێ لەوانە فکرێکی ئەلمانی بێ لەوانە فکرێکی حزبێکی بێ لە حزبەکانی کوردستان بەلا زۆر ئاساییشە کە نوێژ بکە و ئەو حیزب بێ بەلا زۆر ئاساییە ئەوە بەس ئەو کاتانە وا نەبووە ئەو کاتانە خەڵک هەم ئەو حیزبانە نەبوون ئەو ئەفکارانە بۆ شێوازە نەبووە بەس حیزبی شوعی هەبوو ڕاستەوە بەس خەڵک ینی بەگشتی ئەوەی کە شوعی بوو بەلایەوە زۆر مشکلەوە یانی فکرێکی خراپ بوو کە لە رووسیاوە هاتووە ئەو فکرە شوعیەتە شتێکی خراپە یانی زۆر باش مامۆستا فکری کوردایەتی ئەو کاتە کوردایەتی ئەو شۆرشانێکی کراوە زیاتر ینی وەکو دەڕێ شۆرشی قازم محەممەد و شێخ مەحموود و ئەوەی مەلا مستەفا و زیاتر ینی ئەو خەڵکە لە فکرێکی کوردایەتی بوو ینی وەکو مەزلومیەتێک تەماشای قازیەکان کردەوە نەک وەکو حیزبایەتی کە دەبێت ئیلا فکرێ بۆ حیزبە بێ ئێستا بێ کابرا کە مەسەلە کوردایەت دەکات دەبێت فڵان حیزب بێ ئەو مشکلەکە لەوێدا ئەوە هەیە بۆ پاشە خەڵک ینی فترەتێکی باکی هەبوو بەڵام دەسەڵات کەم هەبوو ئەو کاتە خەڵک فەقیر بوو ئێستا خەڵک دەوڵەمەندە ئەو کاتە خەڵک زۆرشتی نەدەزانێت ئێستا خەڵک زۆر دەزانێت یعنی فەرقەکانیان ئەو شتانەیە مامۆستا بەراوردێکی خوێندنی حوجرە و خوێندنی ئەکادیمیمان بۆ بکەی ینی ئەو ناڕەحەتی و ناخۆشی و نەبوونیەی کە لە خوێندنی حوجرەیە و زۆر جار بۆ نەماندووبوونێکی زۆر ئەگە بەراوردی بکەین بە خوێندنی ئەکادیمی کە جەنابتان هەردووکیتان تاقی کردوەوە هەردووکیتان ئەزمون کردووە بەڵێ مامۆستافامان خوێندنی حوجرە بەڕاستی وردەکاری تێدا هەیە زۆر وردەکاری بۆ نمونە ئەو ئینسانە لە حوجرەدا فێری قورئان دەبوو تەقریبەن بە معناوە فێری علومی عەرەبی بە هەموو وردەکارێکی علومی عەرەبی و دەیزانی علومی عەرەبی تەمان زیاتر 6 علمی گەورەیە علمی لۆغەیە علمی نەحوە علمی صەرفە علمی بەیان و بەدیع و مەعانی ئەم 6 علمە زیاتر جا مامۆستاکان ئەمە بە وردەکاری ئەم علمانیان دەزانی پاشان علمی مەنتیقیان دەزانی پاشان علمەکانی دیکە بەڵێ ڕاست ئێستا هەندێک علم ینی زۆر بە وردەکاری نیان دەخوێن وەکو عەقیدە وەکو ئەوانە بەڵام ئێستا کە دەخوێندرێ ئێستا ئەو دەرسانە زیاتر بوون ئێستا لە دراساتی ئیسلام دراساتی ئێستا هەندێک علم کە ئەو کاتە کەم خوێندراوە ئێستا زیاتر دەخوێندرێت هەندێک علم کە ئەو کاتە بە وردەکاری مامۆستەکان دەیانزانی پیان مەلای 12 علم یعنی عالمیشی گەورەی لێ دەردەچوو پیاوەکو مامۆستا منە عوسمان بەڕەحمەت بێ پیاوەکو مامۆستا عەبدوڵای سورسانی پیاوەکو مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس مامۆستا دکتۆر مستەفای زەڵمی هەزار ڕەحمەتی خوا لێ بێ ئەو پیاوە مامۆستا مەلای گەورەی کۆیە مامۆستای نورەدینی قەڵازێ مامۆستا مەلا ئەبوبەکری ڕانیەیی مامۆستای نادامشی قەڵازێ ڕەواندوزی ئەو مامۆستا گەورانە کە یعنی وەکو ئەو خۆرە لە ئاسمانی کوردستانە دیار بن بەڕاست بەچی بەهۆی علمەکان ئەوەندە عالم و گەورە بوون مامۆستا منە عوسمان من چەند جار لێم بیستووە دەیفەرموو ئەگەر ئەو علومانە هیچیشی نەمێن لە لاپەڕەکانە من دەتوانم بیانووسم ئەوە مەسم ئەو وردەکاریە بەڵام بەداخەوە ئێستا سەیرەکەی ئەو وردەکاری ئێستا نییە لە خوێندنی ئەکادیمیان نییە مەسەڵ کابرا ینی مامۆستایەکی لۆغەی عەرەبیە بەڵام بڕا بفەرموو لەوانەیە زۆر بە سەدان
جملێ لێ ئیشکالە ینی بەساکین هەزارێ بەڵ ڕاستە ماوەزای زیرەکیش هەیە یان بە شێوازەکانی تر ئێستا مەسە بۆ نمونە حوزرەمان هەیە لە حوزرەکان دەخوێندرێ بەڵام بە وردەکاریە ناخوێندرێ ئەو وردەکاری تێدا نییە خەڵک ئێستا زیاتر ثەقافەی زیاتر بووە قەضەی دعوی ینی دعوەتەکەی دعوی زیاتر هەیە ثەقافەی زیاترە بەڵام وردەکاری تەفسیلاتی علمەکانی نییە چکە بۆ چونکە مامەساکان خەڵک ئێستا بۆ شێوازە مەبەسی نییە سەردەمەکە سەردەمی ئەوەیە ثەقافەیە ئینسان ثەقافیش گشتی هەبێ و زۆر مەسەلە ئەو شتانە زۆر باو نییە وەڵحاصڵ یعنی وردەکاری ناکرێت بۆی کەوا خەڵک بە وردەکاری بخوێنرێت بەڵام ڕاستە مامۆستای گەورەمان هەیە دکتۆری گەورەمان هەیە بەڵام بە زۆری بەگشتی ئەمە باسی گشتی دەکەین بە زۆری بەگشتەکەی یعنی ئەو شێوازە قۆڵ و وردەکاریە نەماوەکو ئەو کاتانە زۆر باش مامۆستا وەک لە سەردا شاماژم پێکرد پێم خۆش بوو لە دوای باسکردنێکی خێرای ئەزمون و ژیان و سەرگوزەشتەی جەنابتان باسێک لە فەزڵ و گەورەی مرۆڤ و پاراستنی مرۆڤ و ڕوحی مرۆڤ و حتا نەفس و سەر و ماڵی مرۆڤوانەی کە پێیان دەگوترێ مەقاسیدی شەریعە و پاراستنی مرۆڤ لە ئیسلامدا کە گرنگیەکی زۆری پێدرێت چونکە بە تایبەت لە ئێستادا ئێمە کە لە ئێستا لە یەکێک لە ماڵەکانی خوای گەورەدان ئەم بەرنامەیە پێشکەش دەکەین وەگەزانین لە ئێستادا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە مزگەوتەکان داخراون تا ڕادەیە جوڵە کۆمەڵایەتی و ئابووری بازرگانیەکان وەستاون ئەمەش زۆر جار لە ئیسلامە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی بەوە کردووە تا سێبەری گرتۆڵکەکانی نەبینیوە نوێژی عەسری نەکردو یا بۆ منە زۆر جارە فەرمیێگە ترستان هەبوو نوێژەکان کورت بکەنەوە یا بۆ منە زۆر جار مەبەستمەوەیە ئیسلام گرنگیەکی زۆری بە پاراستنی ڕۆحی مرۆڤ داوە لە ئێستاشدا ئەگەر قەرار بێ ڤایرۆسی کۆرۆنا بە تێکەڵی و بە هاتنە مزگەوت بڵاو بێتەوە لەوە چە زانایانی ئیسلامی هیچ ئیشکالێکیان نەبێت لە هاتنی خەڵک بۆ مزگەوت من پێم خۆشە باز لە فەزڵ و حورمەتی مرۆڤ بکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە و پاشتریش چۆنێتی خۆپاراستنی لە هەر ڤایرۆسێکی بڵاو بووەوە بەڵێ ئەلبەتە سەرەتا دیارە خۆی پەروەردگار جەل جەلالوه سوبحانه وتعالى بەڕاستی ئەو ڕێزەی کە لە مرۆڤی ناوە لە هیچ شتێکی نەنا ئەوە بە تاکید نە لە فریشتە نە لە جنەوەکە قورئان دەفەرمێ لە سوورەی ئیسراء أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا سيدك يعني يكم لفرمي ريزي زور مالنا ولقد كرمنا بني آدم رز ما لهم مرفاتنا وهم مروفكان يعني ريزي تكريم كرمنا ثمن بابي تفعيله للغة عربي أو بو تكثير يعني كرمنا لك هر كرمك نية بلكو كرمك زور قوري كرمك زور مهمة كرمك بەردەوام دووبارە دەبێتەوە ینی ئەو ڕێزە ئەو نێبڵێن هەر خوای تەعالی ڕێزی لە ئادەم نابێ دوایی وەسەکانی جوان نەدات نە هەتا وەکو مرۆڤایەتیە ئەو تەکریمە بۆیان هەیە پاشان دەفەرمێ وحەمەلناهم فی البەر والبەحر سەیریکە ئەمەی کە بۆ مرۆڤی کردووە ئەمە سەیارەیە ئەمە تەیارەیە ئەمە کەشتیە ئەمە وەڵحاصڵ ئەم هەموو خزمەتەیە کە ئێستا یعنی وەکو دەڵێ ئێستا ئەم تەکنۆلۆژیا ئێستا ئەمە خزمەتی هێناوە بۆ چێ ئەم بۆ خزمەتی مرۆڤەکانە زیاتر پاشان وەرزەقناهم من الطیبات ئەمە مطیبات و شتە پاک و خاوێنە کە خۆی پەروەردگار بۆ ئێمە دروست کردووە هەر لە مەڕ و ماڵاتە پاکەکان هەر لە هەمیوەهاتە جوانانە هەموو گوڵ و گولزار و شاخ و داخ و وەڵحاصڵ قورئان دەفەرمێ هو الذي خلق لكم ما في الأرض جميعا هەرچی لە زەویدا من بۆ ئێوەم دروست کردووە سەیریکە بە زەمین و بە دەریاوە بە هەرچی لەسەر زەوی هەرچی لە ژێر زەوی هەمووی خوای تەعالی بۆ چێ بۆ مرۆڤەکان دروست کردووە جا بۆیە شێخ سەعدی هەر لە کتێبی کوردستانە قسێکی جوانی هەیە بەڵام من فارسیەکەم لەبەر نییە دەفەرمێ هەرچی ئەم عەرز و ئاسمان و فەلەک و دەریا و هەرچی شاخ و داخە خۆی پەروەردگار لەبەر خاتری ئینسانەکە دروستی کردووە ئینسانەکەش بۆچی دروست کردووە بۆ یەکەوە خوا بپەرسێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون هەمووی ئەویش بۆ چێ عیبادەتکردنی خوای پەروەردگار بۆ یەکە ئەم مرۆڤە ڕووی لە خالیقەکەی بێ ئەم مرۆڤە بگەڕێتەوە بۆ دروستکەرەکەی خۆی ئەم مرۆڤە خاوەنەکەی خۆی بناسێ خەڵکی تر نەکا بە شەریک و بە هاوبەش نەگەڕێتەوە خۆی نزم نەکاتەوە
خۆی بە گەورە بڕوانێ بە گەورەی بڕوا بۆ لای ئەو خوا خالق و خوا عەظیمە. جا ئەمە بەم شێوازە بەدەیان ئاياتی تریش هەر لە قورئانی پیرۆزە کە باسی گەورەی مرۆڤ دەکا کە باسی دروستکردنی ئینسانەکە بەو شێوازەی کە خۆی پەروەردگار ئەو وردەکاری کە خۆی پەروەردگار مرۆڤی لەسەر دروست کردووە کە بەڕاستی ینی تەنها و بەتەنها علمی طب و دکتۆرەکان دەزانن ئەو وردەکاری کە خۆی پەروەردگار کە مرۆڤی لەسەر دروست کردووە ئەوان بەشێکی لێ دەزانن کە قورئان لەفەرمێ وما ئوتیتم من العلم إلا قليلا. بزانە پێغەمبەری خوا سەڵام چەند عالیم بووە، چەند خوێندەوار بووە، چەند علم و معلوماتی لەلا بووە. پێغەمبەرانی دیکە ئیبراهیم عەلەیهی سەلام هەموو پێغەمبەرانی دیکە، بەڵام خۆی پەروەردگار دەفەرمێ وما ئوتیتم من العلم إلا قليلا. ئەو علمەی ئێمە کەمە بەڕاستی. جا لێرەدا تەمان هەتا باسی بکەین بەڕاستی ئەوە کۆتایی پێنایە بە هەزاران کتێب و بە هەزاران لاپەڕەکان ئەگەر بێت و ئێمە بیان نووسینەوە باسی گەورەی مرۆڤ کۆتایی نایە. ناردنی پێغەمبەران یەک لە دوای یەک سەلامی خۆیان لەسەر بێ هەموو پەیام و کتابە جوانە بێ هەڵەوکەم و کورتیانە هەمووی بۆ حورمەت و ڕاستکردنەوەی مرۆڤەکانە بۆ ئەوەیە کە ئەم مرۆڤانە خوا نەخواسە ڕێگەی چەوت نەگرن لا نەدەن خۆیان نزم نەکەنەوە بەرەو ئاژەڵی نێر بەرەو چی بڕۆن بەرەو بەرزی بەرەو سیفاتی بەرز بەرەو سیفاتی مەلایکەی فریشتەی مرۆڤ لە نێوان ئاژەڵ و فریشتەدا ئەگەر خراپ و نابار بێ ئولائیکە کە لەنعامی ئەوەڵ لەمە ئاژەڵەکان خراپترە ئەگەر چاکیش بێ فریشتەش تێپەڕەکا و چۆن پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بەگشتی مرۆڤایەتی مرۆڤ دەتوانین بڵێن لە هەموو فریشتە و لە هەموو جنوکەکانی گەورەتر بە تاکید. جا ئەمە لایەک تریشەوە بزانە خۆی پەروەردگار ئەم پارێزی و پارێزگاری و شتانی کە داینەوە هەمووی بۆ چییە؟ بۆمانە مرۆڤەکەیە مەقاسیدی شەریعە، پاراستنی نەفسی ئینسان، پاراستنی عەقلی ئینسان، پاراستنی ماڵی ئینسان، سەرۆت و سامانی و پاراستنی عێڵ و شەرەف و ناموسی و پاراستنی هەموو مرۆڤەکان. ئەوە بۆ چییە؟ هەمووی ئەمە تامان خۆی پەروەردگار بەڕامەی تایبەتی خۆی بۆ داناوە کە پێدەڵێن مەقاسیدی شەریعە. زانان ڕەحمەتی خوا لێبێ ئەمان تەسمیمە بە مەقاسیدی شەریعە، یعنی ئەو پێنج بابەتە هەموو شەریعەتی ئیسلام هاتۆ بۆ پاراستنی ئەو پێنج مەسائیلانە. سەیری کە ئیبن قەیمی جەوزی ڕەحمەتی خوا لێبێ کە کتێبێکی هەیە هەر دەربارەی مەقاسیدی شەریعەیە، من لە ماسەرێکی خۆم زۆرشم لێ نەقڵ کردووە، دەفەرمێ هەرچی مەسالیح و مەسلحەتی ئەم دنیایە هەیە، هەرچی شتەکانی ئەم دنیایە هەیە، هەرچی بەروبوو و قازانج و مەنافیع و سوودەکان هەیە، هەمووی ڕەحمەتی خوایە بۆ چی داناوە؟ بۆ پاراستنی مرۆڤەکان داناوە، بۆ پاراستنی مرۆڤەکان. دیارە تەمان معلومی جەنابتە خۆی پەروەردگار کە قەتڵی حرام کردو بۆی ئەو ئینسانە پارێزراوە بێ، حرامی کردووە و هیچ گوناهێک لە دوا کوفر هیچ گوناهێک لە کوشتن گوناهتر نییە بە تەئکید بە مطلقی بەڕەهایی. پاشان بۆ پاراستنی عەقڵی ئینسان چی حرام کردووە؟ عارەق و شەراب و هەرچی مخدرات هەیە هەمووی حرام کردووە بۆی ئەم مرۆڤە خوا نەخواستە ئەو عەقڵە جوانە ئەو گەوهەرە کە لە دڵ و مێشکیدایە بەزایان نەچێ. و پاشان بۆ پاراستنی ماڵ و سامان چی حرام کردووە؟ دزی و فزی و کە دزیکردن لە ماڵی خەڵک و سامانی خەڵک ئەمەی داناوە. پاشان بۆ پاراستنی شەرەف و ناموس و کەرامەتی ئینسانەکان چی داناوە؟ حەدی زینای داناوە، نابێ خەڵک بەرە و خوا نەخواستە بگاتە ئەمە کە سنوورەکان ببەزێنێ و خوا نەخواستە دەستکا بەشتی خراپ و خراپەکاری لەگەڵ خوشک و دایکی خۆیان کە زیناکردنە. و ئەنجا پاشان خاڵچکەمان مابوو هەر یەکێکە لەوانش کە پاراستنی ئەویش عینەن بە هەمان شێوە ضەروریە کە دەبێت بپارێزرێ. جا بۆیە بەگشتی بڵێن خۆی پەروەردگار ئەم هەموو سنوورانەی داناوە بۆی کە مرۆڤەکان نەیبەزێنن، نابێ ئەم سنوورانە ببەزێنن بە هیچ شێوازێک.
ئاقەزەی دین پاراستنی دینە دین کە هەر کەس خوا نەخواسە لە دین تەجاوز بکە یانە خۆ دین پێشێلکە دینی بەلاوە هیچ نەبێ ئەو دینێکی خۆی پردگار هەر لەو کاتەوە مرۆڤایەتی دروست کردووە دینی بۆ هێناوە بەڕنامەی بۆ هێناوەکو جەنابەت باس کرد بۆی کەوە تووشی کەندەڵان و تووشی لادان و تووشی ژیانی ئاژەڵی و تووشی تێکەڵ و پێکەڵی نەبێ حەرار و حەڵامی حەڵاڵ و حەرام تێکەڵ نەکە شتە جوانەکان لەگە شتە خراپەکان تێکەڵ نەکە پاکەکان لەگەل پیسەکان تێکەڵ نەکە خۆی تاالە دینی هێناوە ئەو دینەی هێناوە بۆیە هەر کەسێک تعەدا لەسەر دین کە بەڕاستی خۆی پردگار لێ قبوڵ ناکات بەڵام ئەویش ڕێوشێنی تایبەتی خۆی هەیە زۆر باش مامۆستا بە کۆتا پرسیارم ئەوە بێ کە ئێمە ئێستا وەکۆڵێ لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناداین و جیهان گیرۆدەیەم ڤایرۆسەیە و ئێمە هەمیشە دوعاکەین ئەڵێن خوای گەورە لەسەر کۆمەڵگەی مرۆڤایەتی بەعام هەر لای بە و خەڵکی بەژمەینەت و هەژار و چەوساوە بەبێ جیاوازی لەم ڤایرۆسە قوتاری بێ و ڕزگاری بێ تا چەند توندکردنەوەی خۆپارێزیەکان بەکارهێنانی ڕێنماییەکان ئەگەر لەسەر خەڵکێکی ئاسایی واجب بێ لەسەر موسڵمان دوو جار واجبە چونکە ئێمە بەردەوام لە ناخۆشی و نەهامەتی و ماڵوێرانی و قوربەسەری و بیهنینی مەرگی دۆستانمان بووین بە دەستی دەوڵەتەیەک لە دوایەکەکانی عێراق یا تەنها لە شەڕی ناوخۆ لە زۆر شتی دیکە پێغەمبەری پاش صلی الله علیه وسلم فەرمێ موسڵمانەوەی دوو لە کونێکدا مار نەیگەزێت تا چەند ئێمە پێویستە تونتر و باشتر دڵسۆزانە خۆمان و ماڵ مناڵمان پارێزین و ڕێنمایەکان و خۆپارێزی بکەینە هەوێنی ژیانی ڕۆژانەمان و جوڵە و کردارەکانمان جارێ مامۆستا سەرەتا باسی ئەوە بکەین ئەم ڤایرۆس و وەبا و تاعون و جارە پێیان تۆ تاعون زەمان لە عەرەبیدا هەم تاعون هەیە هەم وەبا هەیە تاعون وەبا تقریبا هەر یەکن بەس نەخۆشی گوازراون ئەو نەخۆشیانن کە دیارە لە مێژوودا دوو نەخۆشی ئاوا بووە لە وڵاتی ئیسلامیدا معلومی جەنابتە ئەوەی عەمواس و ئەوەی کە لە ئەوروپا بەڵاوبووتەوە دیارە ئەمە لە ئیسلام وا باس کراوە بەو شێوازە باس کراوە سەیریکە پێغەمبەری خوا دەفەرمێ الله صلی الله فر من المجذوم فرارك من الأسد دەفەرمێ لە ئینسانی گەڕوگول مەظلومێن ئینسانێکی کەوا تووشی گەڕی ببێ گەڕی نەخۆشێکی کەوا تووشی پێستی ئینسان دێ وردەوە دەدێکا بە هەمووی دەتاوێنێتەوە خەڵاسیەکە ئەو هەمووی خەلاسەکە ساڵێک من بەبیری خۆم لەو مەنتقەی پشدەر ئەو نەخۆشی هات بەڵام هەموو وڵاتەکەی نەگرتەوە چەند دەیەشی گرتەوە دەیەشی گرتبەوە بڕا بفەرموازام یەک تاکە نەفەری لێ دەرچوو هەمووی کاتێکیان دەزانی ئەو پێست و ئەمانیان هەمووی دەبوو بە خۆڵ و خەڵاس کۆتایی پێداهات و وەفاتیان دەکرد ئەو من بەبیرم دەیانی ئەو لەو ساڵانە جا پێغەمبەر خوا دەفەرمێ فر من المجذوم فرارك من الأسد دەفەرمێ چۆن لە شێر ڕاکەی تەماشای ئینسان ببینێ ئەزێتێکە حیوانی مفتەریسە یعنی ئینسان بە هیلاکەدا دەفەرمێ ئاوە لە ئینسانی مەظلوم کە تووشی ئەو گەڕوگولێ بووە ڕاکە لە دەست تەوقی لەگەڵ مەکە لێ نێزی مەبەوە دیارە یعنی نەخۆشیەکە تەجاوزەکانی تەجاوزەکە بۆ خەڵکی تر لە گوازرێتەوە دیسان پێغەمبەر خوا دەفەرمێ باسی ئەوەی کە ئەو سەردەمی ئیمامی عومەر ڕەزایەڵی هاتۆ بۆ شام لەوێدا لە دەیەک بیسوێتی لە دەیەکە لە شارێکە یان شارێک بووە تاعونی تێدا بووە هەڵوێستەی کرد فەرمووی لەگەڵ هاوڵانی چوو بۆ ئەو مەنتیقەی بەداد چوون و بەناوی سەردانی خەڵکەکە بکاو ئەمانە دەفەرمێ هەڵوێستەی کرد فەرمی با تەئکید بین ئەگەر تەئکید بین ناسینە ناو ئەو شارەوە کە تاعون تێدایە دوایی ئەسحابەکان هەندێکیان بەتایبەت ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح یەکێک لە قائیدی عەسکەری فەرمی یا عومەر چۆن یانی تۆ لە قەدەری خوا ڕا دەکەی بە قەدەری خوا بەڵێ فەرمی بەڵێ نەفر من قەدەر الله إلى قەدەر الله ئەی چۆن ئێمە ئەمە یعنی ئەگەر بچین هەر قەدەری خوایە ئەگەر نەرسین هەر قەدەری خوایە یعنی ئەگەر خۆمان توشکەین بچین ئەو شوێنەوە خۆمان توش بکەین ئەوە هەر قەدەری خوایە خۆ تۆ تووشە بیتەوە بەو نەخۆشیە جا لەوێدا طبعا یەکێ لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمی ڕاستەکە ئیمامی عومەر پێغەمبەری خوا فەرمیێتی هەر کاتی ئێوە بیستان لە شوێنێکە لە ئەرزێکە لە شارێکە تاعون هەیە مەسنە ئەو جێگایە ئەگەر لەوێش بنمێنە دەرەوە کەواتە ئەم تاعون شتانە هەمووی مەترسی تێدا هەیە بۆی ساغەکان نەخۆشەکان نەس لەگەڵ ساغەکان و ساغەکان توش ببن
پاشان حەدیثێکی ترمان هەیە پێغەمبەری خوا دەفەرمێ لا يورد ممرض على مصحي کابرا حشتری هەبوو هەندێکیان تووشی گەڕی ببوون هەندێکیان ساغون فەرمی ئەوی ساغەکان ببە ناو نەخۆشەکان وی کاتوشی نەبێ وهكذا يعني ئەم فەرمودانە هەیە بەڵام کێشە مەفرملەیەکی ترە کە پێغەمبەری خوا دەفەرمێ لا عدوى ولا طيرة ولا شؤم ولا سفر کۆمەڵێک لەو فەرمودانە باسەکە دەفەرمێ عەدوانیە یعنی نەخۆشیێک لە نەخۆشیێکەوە تەجاوز ناکات لێ لە زانایان ئەمە هەندێک لە زانایان کردویانەتە ئیشکال بەڕاست بەتایبەتی شێخ ابن حەجەری عەسقەلانی الحافظ ابن حەجەر باسی کردووە دوایی دەفعی ئیشکالەکە بەچی دەکرێت مامۆستا ئەوە زۆر گرنگە کە تاوان دیارەوانی کە مامۆستاکانن دیڕاسەیان کردووە بەس بۆی کە بینەرانی بەڕێز ئاگادار بن ئەو حەدیثە کە دەفەرمێ لا عەدوە یعنی گواستنەوە نیە لە نەخۆشییان مەبەستی پێغەمبەری خوا سەڵەم ئەوە بووە سەدەمی جاهیلی لە سەدەمی جاهیلیدا عەقیدەیان وابوو کە ئەم بتو سەنەمەکان دەتوانن ئەگەر کەسێک نەخۆش بێ کەسێک بچێتە لای ئەو بتو سەنەمە نەخۆش بێ ئەم نەخۆشە یەکسەر نەقڵکا بوو خەڵکە ساغت بۆیە پێغەمبەر خوا سەڵەم فەرمی لا عەدوە نەخێر ئەو عەدوایە نییە یعنی بتو سەنەم و ئەو دار و تەختانە کە ئێوە بەخوای دەزانن یانە خۆ خەڵکانێک لەوێ کە دەستەکان بە دوعا خوێندن و دایانە خەڵکی ترتش بکەن شتیوان نییە ئەو گواستنەوەیە نییە ئەوەی لە فکری خەڵکەکە لابرد کە یانی گواستنەوە بەدەست خوایە بۆیە لە فەرمێ جارێککە کابرایەک هەر عینەن کابرا حشتری هەبوو باسی ئەوەی دەکردکەوە ناویسێ باسی ئەوەی دەکرد دەیگوت من نا ئەم حشتەرەکانم نابێ نێزیکی ئەوکانی کە بکەوێ و تووشی مەسروفات و نادەم کێشە بم نابێشتی وا بکەم پێغەمبەر خوا فەرمی کاکە تۆ مەترسێ لەوە قەیناکە هەر لە منتیقی خۆتان بێ بەڵام با تێکەڵ نەبن چکە فەرمی فەمەن ئەعدە الأول ئەی چێ ینی ئەوەی یەکەمینی هێناوە ئەو نەخۆشی یەکەمینی هێناوە یعنی ئەو کەسێک کە ئەم نەخۆشی یەکەمینی هێناوە هەرو کەسە دەتوانێ ئەم نەخۆشش بێنە جا بۆیە تەمان ئێستا ئەم ڤایرۆسە کە هێقەی بڵێن هەموو دنیای گرتووە بەتایبەتی وڵاتە جلهێزەکان هەر لە سینەوە هات پێی دەهاتە تا ئەوروپا و ئەمریکا و رووسیا و ئەو وڵاتان الحەمدولillah سوپاس خوای پەروەردگار دەکەین کە ئەم وڵاتانەی وەکو وڵاتانی بەناوی دەڵێن وڵاتانی ئیسلامی بەتایبەتی کوردستانی خۆمان لەخوا بەزیاد بێ هەتا ئێستا زۆر بەو شێوازە گرفتار نەبووین پاک و خاوێنە بۆیە هەمومان داوا بکەین لەخوای پەروەردگار بەتایبەتی لە ڕۆژ جومعەکان شەو ڕۆژانی جومعە مامۆستاکان ئیماندارەکان داوا بکەین کە خوای پەروەردگار زیاتر ئەم نەخۆشیەمە تەشەنە نەکا و لەسەر مەلابچێت. جنابی مامۆستا کاتی بەرنامەکەم تەواو بوو بەسەریشیان تێپەڕیوە من زۆر سپاسی بەڕێز دەکەم خوای گەورە پاداش بداتەوە و ئێمەش ئومێدیەوە خوازین کە خوای گەورەم بەڵام موسیبەتە لەسەر کۆی مرۆڤایەتی لابە. کەلیمە مابوو کە باسی کەم دیارە ئەم نەخۆشیە یەکی کەلاوانەی کەوا نەخۆشی دەگوازرێتەوە بۆیە تامان ئەو ڕێنمایانەی کەوا تەندروستی سیحەی عالەمی کە پێ دەڵێن کە دایناوە ضرورەتە مەسەلە وەکو دەمامەکردن وەکو دەست شۆرین و ئەمانە چکردە لەسەر دەڵێ ساڵێک لە ئەوروپا نەخۆشی تیفۆیی هاتبوو گرانەتایانی دەڵێ هەموو دکتۆرەکان هەستان لەسەر ئەوە گوتیان ئەم نەخۆشیە هۆکارەکەی چییە دەست نەشۆرینە هەستان ئەمریان کرد ئەو وڵاتە کە خەڵک بەردەوام دەستی بشوە بۆی کە تووشی ئەو نەخۆشیە نەبێ و پاک و خاوێن بێتەوە جا بۆیە تامان ئەو ڕێنمایان بەڕاستی ضروریە و ئێمە ئەوان بکەین بەڵام بەنسبەت ئەمە کە جمعە نەکرێ والحاصل ئەوانە ئێمە دەتوانین مەسەلەن لە مزگەوتانە بین لە شوێنی کە جمعە بکەین ئەوە دەکرێت یعنی ئەم قەزیەی مزگەوت داخستن و جمعە نەکردنە بە هەر حاڵێنی بە لێک نێزیک نەبینەوە بەڵام ئەمە فتوایەکی گەورەی دەوێت کە بەحەقەت لە وڵاتی خۆماندا ئەم مەسەلەیە زیاتر یعنی کە بڵێن جەمەعان نەکرێ و ڕاستە ینی پارێزکردنەکە ضروریە بەڵام جمعەکەش یعنی ضروریە کە بەڵام سەرنجام مامۆستا حورمەتی مرۆڤ هەستەکەم لای خوا لە بەشێ لە عیبادەتەکانیش لەوە چێ گەورەترە بۆیە ئیشکالێکی تیان و من زۆر سپاسی بەڕێز دەکەم کاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر سپاس بۆ بەڕێستان ئەگەم سپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بە فەڕ تا بە گەشتنەوەی تر و لە ئەڵقەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ